بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بە ئامادەبوونی نوێنەری نەتۆی گرتوەکان لە سەرۆکایەتێرەم کۆبوونەوەی لایەنەکان لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو بەڵام کۆبوونەوەکە بەبێ ئەنجام کۆتایی هاتوو بریاردراوە سەرەتای مانگی داهاتوو جارێکی تر لایەنەکان کۆ ببنەوە لە بەرنامەی ئەمڕۆ سەرسەرەولەکن لە کۆبوونەوەکەدا چی ڕوویداوە بۆچی لایەنەکان لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ناگەن بەڕێکەوتن ناکۆکیان چین و بۆ چونیەتەوە یەکگرتوەکانیش لەبارەی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستانەوە چێ لەگەڵ هەرێک لە بەڕێزان بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری و ڕێخەری ژووری هەڵبژاردننی بزنەوەی گۆڕا سەرسەرم پرسە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین زۆر سوپاس کاگیاسین بەخێر بێن سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەڕێستان ئەمڕۆ بەشداربوون لە کۆبوونەوەکەدا هیچ بڕیارێکی لێکەوتەوە کۆبوونەوەکە یاخود بۆچی لایەنەکان نەگەشتن بە ڕێکەوتن بەڵێ بەنای خۆی گەورە سڵاو لێەوە لە بینەرانی عزیزی کەناڵی پەیام دیارە ئێمە ئەمڕۆ لە درێژەی ئەو کۆبوونەوانەی کە لە ماوەی مانگونی ڕابردوو لە سەرۆکاتی هەرێم بەڕێوەچیە بەشدار بووین لەو کۆبوونەوەیە راپۆرتێک پێشکەشکرا لەسەر ڕەئی لایەنەکان کە لەلایەن ئەو لیژنە تایبەتمەندەی سەرۆکاتی هەرێم ڕایسپاردەبوو ئامادەکرا بوو لەسەر ڕای لایەنەکان لەسەر دیدگای لایەنەکان لەسەر هەمواری یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و کاراکردنەوەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە کوردستان خستنە ڕووی ئەوە بووە دەواازەیەک بۆ ئەوەی گفتوگۆکان درێژەی هەبێت لە خۆناغی یەکەم با ئەوەی کە بەرچاوی بەڕێزان لە کۆبوونەوەکە ڕوونتر کرایەوە کە هێشتا جیاوازی بیرروڕا هەیە لەسەر پرسی هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان کە پێویستی بە زیاتر گفتوگۆ هەیە زیاتر لێک نزیکبوونەوە و خۆدەنگی هەیە لەسەر ئەو پرسە بەس هیچ بڕیارێک درا لە کۆبوونەوەکە ئەمڕۆ بڕیاری چی لێکەوتەوە؟ بەڵێ بڕیارەکە بەردەوامی ئەو لیژنەیە بوو ئەو لیژنە تایبەتمەندەی کە پێک هاتووە لەسەر کارەکانی بەردەوام بێ لە ماوەی ئەم مانگەدا هەتا سەرەتای مانگی داهاتوو چەند گەڕێکی تری کۆبوونەوە لە نێوان لایەنەکاندا ڕێک بخە کۆبوونەوەی فەنی بێ تایبەت بێ لەسەر ئاستی دەستگاکانی هەڵبژاردن بۆ مەبەستی زیاتر لێک نزیکردنەوەی ڕای لایەنەکان و نەهێشتنی ئەو لەمپەرانەی کە باش ئەو لیژنەی کە پێک هاتووە لایەنەکانی تێدایە سەرۆکایەتی هەرێم نەتۆی گرتوەکان بەڵێ نوێنەی نەتۆی گرتوەکانیش تێدایە باشە بەس بۆ چوونی لایەنەکان کامیان لە یەکەوە نزیکن کامیان دژە لەو راپۆرتێک کە ئامادەکرابوو لەبارەی هەڵبژاردنەوە دیارە ئێمە پێشتر ڕوون کراوەتەوانێ هەڵوێستی لایەنەکان ڕوون و ئاشکرایە کە ئێمە لە هەندێک تەفاسی لە هەندێک لە لایەنەکان کۆ دەنگن لەسەر یەکێک لە بڕگەکان لە دانێکی ترا لە بڕگەیەکی ترا خلاف هەیە لەسەری ئەتوانم بڵێم ناتوانین تەسنیفێکی زۆر ئەوە بکەی یعنی واتە جیاوازیەکان لە بینی لایەنەکانە ناتوانانی بە تەواوی تەسیفیکەی لە هەندێک بارانە بێ کە لە هەندێک حاڵەتە لەسەر هەندێک پرس ئێمە کۆدەنجێک دروست بووە بە نمونە لەسەر تۆماری دەنگدەران تا ڕادێکی زۆر هەموو لایەنەکان کۆچین لەسەرەوەی کە دروستترین تۆمار کرێتە بنەما کە پێشنیاری هەمووشمان بۆ ئەوەیە تۆماری بایۆمتری عێراق کە دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی پێ ئەنجام درراوە بگرێتە بنەما بۆ پرسەکانی تر ئێستا هەموو لایەنەکان بە پارتیشەوە ڕزامەندن لەسەرەوەی کە تۆماری دەنگدەرانی عێراق بەکاربێنرێت بەڵێ لەسەر تۆماری بایۆمتری هەموو لایەنەکان کۆدەنگ ڕزامەندن لەسەری باشە بەس لەسەر فرەبازنەی و یەکبازنەی هیچ پێشنیازێکی تازە هەبوو بەڵێ دیارە ئێمە لە ڕابردوو بۆ خۆتە زانی وەکو گۆڕان ئێمە لە ڕێگەی فراکسیۆنەکەمانەوە لە سیوێکی سی ساڵی 2021 پرۆژه یاسامان تەقدیم کردووە بە پەرلەمانی کوردستان بەداخۆ لەبەر ئەو ناکۆکیانەی کە هەبووە لە کات و سات و وادەی خۆیان نەخراوەتە بەرنامەی کارەوە بە مەبەستی کار لەسەرکردنی کە ئەبووایە زۆر زووتر ئەم پرسە بخراتە بەرنامەی کارەوە بۆی نەگەین بەم ڕۆژەکە ئاوا لەمپەرەکان دروست بێت و ببێتە یەکێک لە سەبەبەکانی دواخستنی هەڵبژاردن ئێمە بەڕوونی ئاماژەمە پێیاوە لەو پرۆژەی خۆمانە کە بۆ ئەم قۆناغی هەرێمی کوردستان یەکێک لە بژاردە گونجاوەکان بژاردەی چواربازنەی هەڵبژاردنە وەکووتم لێ ئاماژەمان پێداوە و کارمە لەسەر کردووە ڕای جیاواز هەبووە بە نمونە پارتی دیموکرات هەر لەسەر ئەوە بووە کە هەرێمی کوردستان یەک بازنی هەڵبژاردن بمێنێتەوە ئەمڕۆ پێشنیارێکی تازەیان پێ بوو کە ئەکرێ
بیر لەوە بکرێتەوە جۆرێک بێت لە تێکەڵ واتە بەشێک لە کورسیەکان نیوەی کورسیەکان بە دابەشی سەر 4 بازنی هەڵبژاردن کرێت و 50 کورسیەکەی تری وەکو کورسی نیشتیمانی مامەڵی لەگەڵ کرێ و وەکو کورسی گشتی بێ کە ئەمەش جارێ لە لای لایەنەکان شتێکی تازەیە توانم بڵێم لە داهاتووی ئەمە ڕای خۆمانی لەسەر بەسەولی شوێنێک پێرە کراوە نیوەی کورسیەکانی پەرلەمان بە فرە بازنەیی بێ نیوەکەی تر بەیەک بازنەیە بێ شتی وە هەیە لە دنیادا ئەم نموزەجە بەو جۆرە بەو شێوە کە کورسیەکان دابەشی دوو بەشکە شتێکی یعنی نمونەیەکی وا لە بەردەست نییە بەڵام نمونەی ترمان هەیە بە نمونە ڕێژەیەکی کەم لە کورسیەکان ئەویش وەکو جۆرێک لە قەرەبوو وەکو کورسی نیشتیمانی ئەناسێنرێن واتە بە نمونە ئەگەر لەسەر 100 کورسیەکەی هەرێم پەرلەمانی کوردستان تاقیکەیتەوە لەو ڕێژەیە 5 بۆ 10 کورسی ئەتوانی وەکو کورسی نیشتیمانی مامەڵی لەگەڵکەی نەک 50 کورسی سوپاس دەکەم دوای دێم وڵات کاکتۆر جەنابی شت بەخێر بێ بە بۆچوونی بەڕێزت بۆچی لایەنەکان ناگەن بەڕێکەوتن وە ئێوە کێ بە هۆکاریەوە دەزانن کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە وادەی خۆی بەڕێوەچێت و دوا بکەوێت بەڵە بەناوی خۆی بەخشەدەی میهرەبان سوپاس بۆ جەناب و بە خێراتنی کاگیاسین و سڵاویش بە بینەرانی بەڕێز دیارە پرۆسەی سیاسی و کۆی پرۆسی سیاسی هەرێمی کوردستان بەدەست دوو هێزی دەسەڵاتدارەوەیە ئەوان حکومڕانیە وڵاتیان بەدەستەوە ئەوانیش بەرپرسن لە کۆی پرۆسی سیاسی هەرێمی کوردستان پرۆسی سیاسی ئەوەی کە تەرجمەی پرۆسی سیاسیەکە بۆ ئەوەی کە ئەزمموی حکومڕانی لێ دروست بێت هەڵبژاردن و سندوقەکانی دەنگدانە هەڵبژاردن بەداخەوە لە هەرێمی کوردستان هیچ کاتێک لە کاتی خۆیان نەکراوە هەموو هەڵبژاردنانی کە لە ڕابردوو ئەنجام دراوە هەموویان بە بیانووی جیاجیا ساڵێک بۆ چەند ساڵێک بۆ چەند مانگێک دواخراون ئەمەش هۆکارەکەی تەنیاوە بۆ کە لایەنەکان ویستویانە کۆمەڵێک مانسەبیان کۆمەڵێک دەستکەوت بۆ خۆیان مسۆگەر بکەن ئێمە ئەم ساڵ خۆشببختانە یعنی هیوایە کە بوو کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کات و ساتی خۆیان ئەنجام بدرێ و بۆشایی یاسایی لە هەرێمی کوردستان دروست نەبێ بەڵام بەداخەوە بەهۆی کێشەی سەرەکی نێوان پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیوانی کوردستان کە ئەم پرۆسەیە تا ئێستا توانین بڵێن بەبار خرا بەڵام من چێت دەسەڵاتی زیاترە ئەوەیان تاوانباری یەکەمە وەک تاوانبار ناوەکەوەی کە هۆکاری سەرەکی ئەوە بێ ئێمە 6 لایانی سیاسی هەرێمی کوردستان 6 لایانی سەرەکیە لە پەرلەمانی کوردستان 5 لایانی سەرەکیمان لەگەڵ ئەوەین کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێتە فرەبازنە یەک لایەن بە تەنیا پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەمەنیە پارتی دیموکراتی کوردستان بە هیچ جۆرێ نەهاتە ئەوەی کە یعنی بانگەشەی سازانی نیشتیوانیەکە بانگەشەیەوەکە کە هەرێمی کوردستان پێکەوە هەمووی پێکەوە بێ بەڵام بەداخەوە نەیتوانی ئەو بەرژەوەندیە حیزبیانە لی بێتە خوارەوە لە پێناو بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان دەنگی خۆی بخاتە پاڵ دەنگی 5 لایانی تری سیاسی هەرێمی کوردستان بڵێ کاکە فەرموو ئێمەش بەوە رازین با یاساکەی بینەوە پەرلەمان چونکە لە پەرلەمان دەنگدانی لەسەرکرێەوە گفتوگوۆی لەسەرێنێوە چێ کە پارتی بەوە رازنیە وێستا وتت زۆربەی لایەنەکان لەگەڵەوەن کە بە فرەبازنەی بیا خوڵەن 4 باز نەبێ بەڵام پارتی نێنی رازی نەبوونی پارتی بە فرەبازنەی لە چیدارەکەات کە ئەوان پێشتر ئەزمموی عێراق لە عێراق بەشدار بوون بە 12 بازنە لەسەر ئاسی هەرێمی کوردستان من ناتوانم نیەنیەکەیان دەرخم بەڵام ئەوەندە هەیە یعنی تا ئێستا هاتووە کە بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە خۆی بە نوێنەری کۆمەڵێک لایەن زانیوە کە ئێستا کورسیەکانەیە لە پەرلەمانیان نیانە خۆی بە نوێنەری پێکاتەکانی هەرێمی کوردستان زانیوە لە کاتێکا پێکاتەکان دیعایەکە دیعایەوە کرێ کە پێکاتەکان سەر بەخۆن و هیچ پەیوەندیەکیانێ لەگەڵ هیچ لایەنێک ئەمانە یعنی تۆ دێی بە تەنیا بەرگری لە مافی پێکاتەکانێکی لە کاتێکا ئێمەی کۆمەڵی دادگەری کوردستان پێکابوونی پێکاتە لە هەرێمی کوردستان بە تەمیزێکی ئیجابی ئەبینین لە کوردستان پێمان وایە پێکاتە مافی خۆیانە هەبن و هەروایە پێمان وایە بەڵام پێمان وایە پێکاتەکان ناوێ خزمەت بە ئەجندای ئێمە و هیچ لایەنێکی تریش بکەن خزمەت بە ئەجندای پێکاتەکان بکەن بە هەر حاڵ هەرێمی کوردستان
چێ کورسی زیاترە چێ بەرپرسیارەتی زیاترە ئەویش ئەرکی زیاترە یەکێتی پارتی بە پلەی یەکەمە یەکێتی بە پلەی دووەمە یا بە دڵنیایی چێ لە حکومڕانیە خۆیان بۆ نمونە هەمیشە باز لەوە ئەکرێ من مادەم کورسی زیاترە ئەرکیشم زیاترەوە بەرپرسیارەتیشم زیاترە بێگومان لە هەموو شتێکە تەنیا لە خێروبێران نابێ خۆ ئەبێ لە هەموو شتێکە ئینسان بەرپرسیارەتی دابش بێ بەسەر هەمویانەوە هەمووشی ئەرکی بەرپرسیارەتی هەڵبگرێت باش ئەو نیە سەرۆکێرم خۆی ڕۆژی هەڵبژاردننی دیاری کرد بوو مانگیدا هەر بەڵام پارتی لەگەڵ هەڵبژاردنەکەنیەوەی چێتیش خۆی مادەم سەرۆکێرم ڕۆژەکەی دیاری کردووە بەڕێز سەرۆکێرێمی کوردستان کە ئەم ڕۆژەی دیاری کردووە بەو هیوای کە هەڵبژاردن لە کاتی خۆیان یەکەم ئەنجام بدرێت دووەم ئەرکێکی دەستوری سەرشانی خۆی کە بریتێ لە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن 6 مانگ پێش وادەی بەسەرچووری پەرلەمانی کوردستان ئەو ئەوەرکەی خۆی جێبەجێ کرد بەڵام پێویست بوو کە لایەنەکانی پەرلەمانی کوردستان بە تایبەت سەرۆکایەتی پەرلەمان کە ئێستا زۆر جار گوێمان لەوە ئەبێ بۆ لە ئێستا کە کاتێکی کەمی مامی کەم ماوە لە تەمەنی پەرلەمانی کوردستان یاسای هەڵبژاردن قسە و باسی لەسەرکرێ لە کاتێکە 4 ساڵی پەرلەمانی بەدەست ئەو دوولایانەوەیە کە سەرۆکایەتی پەرلەمانیان بەدەستە یان توانی لە یەکەم ساڵی هەڵبژاردن نام خولە لە دووەم ساڵا لە سێم ساڵا یاسایان بێنایەتەوە پێشەوە بۆ داوایان لەلایەنەکەم کردایە لەگەڵ ئەوە شاکە بۆ نمونە ساڵی ڕابردوو 2021 پرۆژه یاسا تەقدیم کراوە کۆمەڵگەی مەدەنی لە کوردستان چەندین کۆڕ و سیمینار و پرۆژه یاسای دروست کردو و تەسنی ئاراستی سەرۆکایەتی هەرێمی کردووە و هەروە یا سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە مانگی 11 ساڵی ڕابردوو ساڵی 2021 کە 1 ساڵ ماوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان داوای لە فراکسیۆنەکان کردووە بۆ چوونی خۆیان لەسەر یاسای هەڵبژاردن بێنن ئێمە لە یەکەم کاتا کە داوایان لێ کردوین کە بڕیار بوو 18 مانگی 11 کۆتا ڕۆژ بوو ئێمە 11 2021 کۆمەڵی دادگەری کوردستان لە دەرەنجامی کۆنفرانسێک وەرکشۆپێکمان ئەنجام داوە مەکتەبی هەڵبژاردن و ئامار لەگەڵ بۆردی توێژینەوەی سیاسی دەرەنجامێکی ئەومان کردووەتە داوای کۆمەڵ لەگەڵ چەند تێبینیەکی ئەنجومەنی باڵا ئاراستەمان کردو بەڵام بەداخەوە هیچ لەوانە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە بە ئەبوایە لە دوای 18 مانگ ئەو یاسای هەڵبژاردننی بخستاتە بەرنامەی کارەوە و کاری لەسەر بکرایە با و کاتە ئێمەی لایەنەکان تاوانبار بووینایەوەی کە نەهاتین بەدەم ئەوە سوپاس دەکەم کاگیاسین لە کۆبوونەوەکەدا بە دیاریکراوی ناکۆکی لەسەر چی هەبوو لە کاتێکوت لەسەر تۆماری دەنگدەران جۆرێک لە ڕێکەوتن هەیە ناکۆکی کە سەرێکێک چی بوو لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ لەسەر فرەبازنەیی بوو لەسەر کورسی پێکاتەکان بوو لەسەر چی بوو کە نەتوانە ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێت بەڵێ دیارە ئێمە پێشتریش ڕیزبەندیەکمان هەبوو بۆ ئەو پرسانی کە با بڵێن گفتوگۆی کراوە بەشێک لە ئەو خاڵانی کە جێ گفتوگۆ مشتومڕ بووە با بڵێن ڕای جیاوازی لەسەر بووە لەسەر هەمواری یاسای هەڵبژاردنەکەی هەر لە ئەساسەوە بە نمونە ئێمە زۆرینەی لایەنەکان لەگەڵەوە بووین یاساکە هەموار بکرێتەوە لە بەرامبەرە پارتی دیموکراتی کوردستان پێی باش بووە ئەم هەڵبژاردنە شەر بۆ یاسای ئەنجام بدرێەوە هەر هەموار نەکرێتەوە ئەمە یەکێک لە خاڵەکان هەر لە سەرەتاوە پاشان دیتە سەر تەفاسیلی یاساکە ئێمە چۆن یاسایەکمان پێویستە چ جۆرە یاسایەک بێت ڕای جیاواز هەبووە لە سیستمی هەڵبژاردنەکە بە نمونە هەندێک لایەن پێی باشە هەر سیستمی نیمچەکراوە بمێنێتەوانێ ڕای جیاوازتر هەبووە کە بە نمونە ئێمە لە پرۆژه یاساکەیە پێشنیارێکمان کردووە کە جۆرێک بێت لە سیستمی تێکەڵ واتە کراوە بێ بەو مانایی کە هەر یەکێک لە کاندیدەکان نرخی کورسی تێپەڕان قاسمی انتخابی تێپەڕان ئەوە بە دەرچوو حساب بێت باقی ئەو کورسیانی کە لایەنەکە بردوویێتەوە ئەو کورسیانە ڕیزبەندی لیستی لایەنەکە چۆن بێ بۆ ڕیزبەندیە دابش بێت و نەک لەسەر ئەساسی دەنگی کاندیدەکان باش ئەم سیستمە زیاتر بەوە ناوزەت کراوە کە جۆرێکە لەو سیستمانەی کە بە سویدی ناوزەند کراوە لەوێ پیادە ئەکرێ و پەیڕەوکراوە ئەوە خاڵێکی تر بابەتی پێکاتەکان جەنابە باسی کرد ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان لە ڕابردوو زۆر بەڕوونی ئاماژەمان بەم خاڵە داوە بە هیچ جۆرە ئێمە دژی پێکاتەکانین یعنی ڕێز لە ئیرادەیان نەگرین
و پێم وایە تەمیزێکی ئیجابیان بۆ کراوە 11 کورسیان هەیە لە پەرلەمانی کوردستان بە بەراورد بە پەرلەماناتی تەنانەت با بڵێن ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەماناتی دەوروبەر ئەو ڕێژێ ئەگەر بەراوردی کەی ڕێژەکە زۆر بەرزترە لە ڕێژەی ئەو پەرلەمانانەی ترکە دراوە بە پێکهاتەکان بەڵام تێبینی ئێمە لەسەرەوە بووە پێشنیاری ئێمەەوە بووە پێکهاتەکان خۆیان چارەنووسی خۆیان دیاریکەن خۆیان بڕیار لە چارەنووسی خۆیان بن و نوێنەرایەتی ڕاستەقینی خۆیان بچێتە پەرلەمان بەداخەوە ئەوەی لە ڕابردوو هەبووە بە ئاعترافی زۆرینەی لایەنەکان و چاودێران لە ڕابردووە بینیمانە نوێنەراتێکی ڕاستەقینەی پێکاتەکانیان نەکردویان ئەتوانم بڵێم لایەنێکی دیاریکرا و بە دیاریکراوی پارتی دیموکرات زیاتر با بڵێن کاریگەری هەبووە لە سەریان بۆیە ئێمە پێشنیارمان کردووە بۆ ئەمە یەکێک لە پێشنیارەکانمانەوە بووە وەکو بزوتنەوەی گۆڕان کە تۆماری تایبەت بە خۆیان هەبێت تۆماریان بۆ جیا بکرێتەوە بژاردەی دووەمەوە بێت کە وا بکەین کە تۆمارمان بۆ جیاکردنەوە بنکەی دەنگانی تایبەت بە خۆیان هەبێت ئەمە هەمووی لە پێناوی ئەوەی کە وەکو وتم نوێنەراتێکی ڕاستەقینەیان هەبێت لەوێ لەسەر فرەبازنەیە کە بڵێ ئەوەشێکی تر لە خاڵە خلافەکان یەکێتی تەنازوبتان کرد زۆرێک لە نەرمیتان واری بۆ پارتی کە بە یەک بازنە بەڕێوە چشتی وا لە ئارادا هەبوو ئێمە لەسەر بابەتی یەکبازنەی و فرەبازنەی لە ڕابردوو وەکوتم لە پرۆژه یاساکەمانە چی هاتووە تا ئێستا هەڵوێستی ئێمە نەگۆڕە لەسەرەوە بەداخەوەی تر جاری وا هەیە لە ڕاگەیاندنەکان لەوانەیە بەشێکیشی کەم دەرخەمی خۆمان بێکە لێدوان نادەین لە کاتی خۆیان بۆیە ئەم خەبەرانە بڵاو بێتەوە بۆ ئاراستەی ئاڕواکە جۆرێک لە سازش کرابێ ئێمە لەم پرسەیە ئەوەی کە مناقەشە کراوە ئەمڕۆ تەرحی تازە ئەوە بووە پارتی دیموکرات ئەو پێشنیارەی کردووە کە جۆرێک لە تێکەڵ بێ پەنجای بە دابشی چوار بازنەکە بێ و پەنجای وەکو کورسی نیشتمانی بمێنێت بەدەر لەوە وەکو لایەنەکان هەمووی ئیشکالمان لەسەرەوە نەبووە ئێمە لەسەر ڕێی خۆمان ئەو بەڕێزانی کە با بڵێن کەسی یەکەمی حیزبەکان کە ڕێی لایەنەکانیان دووبارە کردوەوە هەمان ڕاکاری پێشویان دووبارە کردوێتەوە باش سوپاس دەکەم دێم وڵات لەسەر ڕۆڵی تۆیەکەکان سەکەین دوتۆ سەوارد بە ئەوەی ئەگەر مانگی هەڵبژاردن بەڕێوە نەچێت ئێستا مانگێکی ماوە لە 6 تەمەنیم خولەی پەرلەمان کۆتایی پێدێ ئێوە دژی درێژنەوەی تەمەنی پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتەکانن بۆ دەنگیشی پێ نادەن خۆتان ئێمە ڕای فەرمی کۆمەڵی دادگەری کوردستان حتمما لە چەند ڕۆژی داهاتوو ڕاگەیەنرێکە کارگەیشتە ئەوە بەڵام ئەوەی کە هەیە ئێمە هەمیشە دژیەوە بووین کە بۆشایی یاسایی نابێت دروست ببێ و ناکرێت پەرلەمانێک بێ خۆی ماوەی خۆی درێژکاتەوە و ئەکرێ ئێمە بە جۆرێک لە جۆرەکان حکوومەت بێتە حکوومەتی کاربڕێکرد و حکوومەت تەنیا یەک ئیشی بمێنێت کە ئەویش سەرپەرشتی ئەو ماوە هەڵبژارد نەبێ بەڵام بە کۆی گشتی هەرێمی کوردستان لە بەردەم ئەو وەزعی کە ئێستا هەیە کە ئێمە پێمان وایە وەزعی هەرێمی کوردستان هەم ڕۆژە سیاسەکەی هەم وەزە حکومڕانێکی زۆر خراپە حکوومەت فەشەلی هێناوە لە خزمەتکردن لە حکومڕانیکردنی هەرێمی کوردستان و دۆخی سیاسی هەرێمی کوردستان بەو ئاقارە گەیشتووە کە ئێستا قوارەی هەم قوارەی سیاسی هەرێمی کوردستان هەم ڕۆڵ و پێگەی هەرێمی کوردستان ڕەنگە بەوەی خراپ ئیدارەدانی هەرێمی کوردستانەوە کەوتبێتە ژێر پرسیارەوە و مەترسی لەسەر بێ ئەمەش پێمان وایە دواکەوتنی هەر جۆرێک لە هەڵبژاردن و یەکلایی نەبوونەوەی لایەنەکان بە تایبەت دەسەڵات لە هەرێمی کوردستان بەوەی کە ڕۆژی هەڵبژاردن دیاری بکە ئەبێت خۆیان خەنە ژێرە و پرسیارەوە کە دوایی بە هیچ جۆرە ناتوانن وەڵامی کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئەو تەحەدیانش بدەنەوە کە لەسەر هەرێمی کوردستان بە دڵنیایی پەیوەندیان دوای هەڵبژاردنێکی زۆریان لەدەستدا بوو خۆی ئێمە هەموو شتێک پەیوەند ئەم درێژکردنەوەی یان ئەم ڕازی نەبوونە هەمووی چوارچەوەیەکی هەیە کە چوارچەوەی بەرژەوەندی تەسکی حیزبایەتیە بەداخەوە ئێمە پێویست بوو لایەنەکانین بە تایبەت دەسەڵات لە هەرێمی کوردستان بەرژەوەندی باڵای گەل و نیشتیوان و خەڵکی هەرێمی کوردستانی بخستایەتە پێش بەرژەوەندیەکانی حیزبایەتی و هەروەها بڕیاری یعنی ڕای بگەیەندایە کە ئێمە لەم شێوازی حکومڕانیی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان حکومڕانیەکی سەرکەوتوو نەبووین و ئەمانەوێ هەڵبژاردن بە
بکرێت و لە هەڵبژاردنە دوتوانین جارێکی تر سیستەمی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان دابڕێژینەوە کە خزمەت بێ بە خەڵکی هەرێمی کوردستان و بە هەرێمی کوردستان. بەڵام ئێستانە ئەوەمان بینیوەنە پێشمان وایە جورئەتی ئەوە بکرێت کە بتوانرێ مەنگاوە بنرێت لە پێناو بەرژەوەندی خەڵک و خاچی هەرێمی کوردستان. باشە، سەبارەت بە کۆمەڵی دادگەری بە دیاریکراوی گۆچونتان لەسەر فرەبازنەی، لەسەر تۆماری دەنگدەران، لەسەر کۆمیسیۆنیش چۆن کارا بکرێتەوە چییە؟ ئێمە یەکەم لەسەر فرەبازنەوەوانە ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان پێمان وایە هەڵبژاردن دەبێت تعبیر بێ لە دەنگ و ئیرادەی خەڵک بکات. ناکرێ هەڵبژاردن تعبیر نەبێت لە دەنگ. من نوێنەرێک چێتە پەرلەمان هیچ تعبیرێک نییە لە دەنگی من نوێنەرێکی خەڵکی سلێمانی بە دەنگی بادینان، نوێنەرێکی خەڵکی بادینان بە دەنگی گەرمیان، نوێنەرێکی گەرمیان بە دەنگی قەڵاتزێ و ڕانیە، نوێنەرێکی هەڵەبجە بە دەنگی چەمچەماڵ، نوێنەرێکی چەمچەماڵ بە دەنگی پێنجێن. ئەمانە ناکرێ بەم شێوەیە بێ. ئێمە ئەمڕۆیش لە کۆبوونەوە کە بەڕێز سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان ڕایگەیاندۆ یەکەم خاڵەوەیە کە پێویستە هەڵبژاردن تعبیر بێ لە دەنگی خەڵک و ئیرادەی خەڵک بێ. ئەمەش لە پێناو ئەمە ئێمە بڕیا یعنی داواکاری سەرەکیمانەوەیە کە هەڵبژاردن بێتە فرەبازنە هەرێمی کوردستان لە یەک بازنەیی لە هەرێمی کوردستان جارێکی تر یەک بازنەیی لە هەرێمی کوردستان نەبێتەوە بە هیچ جۆرێکی نەچینە سەری. بەڵێ سوودەکەی چیە بۆ خەڵک ئەگەر فرەبازنەی؟ سوودەکانی زۆرن. وتم پەرلەمانتارێکی خەڵکی سلێمانی بە دەنگی خەڵکی سلێمانیە چێتە پارێزگای سلێمانی، بە دەنگی خەڵکی پارێزگای سلێمانیە چێتە نەعادالەتی نوێنەرایەتی بەڵێ بە دڵنیایی بۆ نمونە پارێزگای وا ئێستا ژمارەی پەرلەمانتارەکانی زۆر زیاترە لە ژمارەی دانیشتوانەکانی و ئیدارەی شوێنێکی وامان هەیە کە ژماری پەرلەمانتارەکانی زۆر کەمترە لە ژماری دانیشتوانەکان. ئەمە نەعادالەتیە کە بەڕوونی ئاشکرا ئەتوانین پێ ژماری دانیشتوان. بەڵێ بە دڵنیایی ئەوەی کە هەیە بۆ نمونە ئێمە کە قسەمان لەسەری کردووە تۆماری بایۆمتری عێراق بەکار بێت بۆ ئەوەی کە نزیکە لە ڕاستیەوە و کەمترین کەم و کوڕی تێدایە. ئەمیش تێدایەتی بەس کەمترین کەم و کوڕی تیا لە چاو هەرێمی کوردستان. شتێکی تر ئاماری حکوومەتی عێراقی بەکاربێنرێک. دەستەی ئاماری عێراق کە ژمارەی دانیشتوانی هەرێم لە دەستەی ئاماری عێراق و دەستەی ئاماری هەرێم 423,000 جیاوازی هەیە. جیاوازەکەیش ئەوەیە پارێزگای سلێمانی لەگەڵ پارێزگای هەڵەبجە لە ئاماری عێراق زیاترە، لە ئاماری هەرێم کەمترە. بە پێچەوانەوە هەولێر و دووەک لە ئاماری عێراق کەمە، لە ئاماری هەرێم زیاترە. ئەمەش کێشەیەکی ترە لە ناو ئەگەردا بەشکاری بازنەکان بکرێ. هەروەها کاک حەکیم لەسەر کۆمسیۆن ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان پێمان وایە یەکەم کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان بە پێی یاسا لە کوردستان کە دەرچووە پێویستە سەرپەرشتی هەڵبژاردنی کوردستان بکات. ئەگەر لە کاتێکە ئێمە بمانەوێت عێراق سەرپەرشتی بکات بە دوو شێوازە توانین، یان عێراق هاوکاری هەرێم بێت یان پەرلەمانی کوردستان بە بڕیارێک کارەکانی کۆمسیۆنی هەرێم هەڵپەسێرێت و داوا لە عێراق بکات کە سەرپەرشتی هەڵبژاردن بکە. ئێمە پێمان وایە ئەم کۆمسیۆنە مادەم ئەزمونێکیان هەیە تا ڕادەیەک ئەزمونێکیان هەیە لە بەڕێوەبردننی هەڵبژاردن، لەم کاتە خێرا ئەمان نەگۆڕێم کۆمسیۆنە سەرپەرشتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکات و ئەم کۆمسیۆنە بەردەوامی پێ بدرێت لەلایەن پەرلەمانی کوردستانەوە. سەبارەت بە پێکاتەکان ئێمە کاگیاسینیش باسی کرد. یەکەم خاڵ کە نووسی بوومان لە پێکاتەکانە ئەوەیە کە پێک هاتە ئەبێت دەنگ و سەدای پێکهاتەوێ لە پەرلەمانی کوردستان و ئەبێ نوێنەرایەتی ڕاستەقینەی پێکاتە بکا لە پەرلەمانی کوردستان. پێویستە خەڵکی پێکاتە دەنگ بدا بە خەڵکی پێکاتەکان. ناکرێت کەسێکی تورکمانیان کردو ئاشور لە شوێنێکە کە یەک تورکمانیان کردو ئاشوریتیانە بێت 400 دەنگ بێنێ 500 دەنگ بێنێ. ناکرێت بە هیچ جۆرێ ئەمە جێی نابێتەوە و ئەمە هیچ نوێنەرایەتێکی ڕاستەقینەی پێ ناوترێ. ئێمە پێمان وایە ئەو پێشنیارەی کە ئێمە کردومانە و زوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی تەبەنی ئەم پێشنیارەمان کردو هەرسێکمان لەگەڵی بووین ئەوەیە کە پێکاتەکانیش پێشوازی لەم پێشنیاری ئێمەکەن. ئێمە کە لەگەڵ خەڵکی پێکاتەکان بە جیاوازیانەوە بینی ومانە قسەمان کردە پێشوازی لەمە ئەکەن کە ئەو نوێنەرانی لە پەرلەمانی کوردستانن نوێنەرایەتی حەقیقیەوان نین.
و پێیان وایە ئەمانە خزمەتن بە ئەجندایەکی دیاریکراو و ئاشکراش بینیمان پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ ئێمە ئەگەر زۆرینەی پێویست کا زۆرینەی پەرلەمانی بەکارێنین لەکوێ زۆرینەی پەرلەمانی 56 کورسیە ئەم 45 کورسی هەیە لەکوێ زۆرینەی پەرلەمانی بەکارێنی بەس تەنیا لە یەک شوێن بەکارێنا لێسەندنەوەی متمانە لە بەڕێز کاکسۆرا عومەر بوو ئەی چێ هاوکاری بوو خۆ پارتی بە تەنیانی توانی ئەو کارە بکە بۆیە بەڕاستی ئێمە پێکاتەکانەوە خاڵێکە ئەتوان بڵێم سازشی لەسەر ناکەین و پێمان وایە کێشەمان نییە لە ژماری پێکاتە کێشەمان نییە لەسەر پێکاتەوە چۆنیەتەکەی بەڵام کێشەمانەوەی پێکاتە ئەبێ نوێنەرایەتی پێکاتە بکە دێمە وڵات دواتر بەوەی دابش بکرێن کوچەکانی کاگیاسین سەبارەت بە ڕۆڵینەتەوە یەکگرتوەکان و ئەمڕۆژ کە پلاسخارد بەشدار بوو باز لەوە دەکرێت کە نیگەران بوو بێ لە کۆبوونەوەکەدا جۆرێک لە نیگەرانیە بوو لەو ناکۆکی پارتی یەکێتی ئەوە دروستە نیگەران بوو بەست پێکرد خۆت کە لەوێ دانیشت بووی دیارە ئەو ئامانجەکەی ئەوەیە خەمخۆریەکەی لەوەیە کە بمانگەێنێ بە حەل بمانگەێنێ بە چارەسەر و بگەینە ئەوەی کە ڕۆژێک یا بەروارێک بۆ ئەنجامدانی هەڵبژاردن دیاری بکەین و لە خەمخۆریەوە ئەو نیگەرانی دەربڕیوە کە مەبەستی ئەوە بووە کە ئەو بەو شەوقەوە هاتبوو کە ئەم کۆبوونەوەیە ڕۆژی هەڵبژاردننی تیا دیاری بکرێ بەداخەوە کە دیاری نەکرا جەختی لەوە کردووە کە هاوکارە بن ئەوان وەکو یۆنامی بەردەوام پێشنیارێن بە ئێمە بەرچاومان ڕوونەکەنەوە و هیواشی خواست کە ئێمە گوێیان لێ بگرین و کە بەگوێیان بکەین و ئەو بابەتانیەوە قسەیان لەسەر کردووە لە ڕابردوو بە نمونە لەسەر بارودۆخی ناوچەکەی عێراق کە بارودۆخێکی تا ڕادەیەک ناسەقامگیرە وەکو کاک دکتۆری ژاماژەی پێیا دوور نییە پلیشکەکەی پەڕێتەوە بۆ هەرێمی کوردستانیش لەبەرەوە هیوای خواست کە لە هەرێمی کوردستان بگەین بە جۆرێک لە سازان بۆ ئەوەی ببینە نموزەجێک کە لە داهاتووە سەرچاوەیەکی ئەوە بین کە لە عێراقیش ئەمە بەرجەستە بکرێت ئەم جۆرە لە سازان بگەینە نیگەرانەکەی ئەو بوو هەندێک دەڵێن گوای و توتی جارێکی تر من بەشداری ئەم کۆبوونەوەە ناکەمەوە شتێکی واوتراوە شتێکی وای نەوتووە لەبەرەوەی کە ئەو بەردەوام هاوکار بووە تیمەکانیان بەردەوام لەگەڵ ئێمە کە کۆبوونەکانمان کردو کاک دکتۆر خۆی لە کۆبوونەکان بووە بەردەوامان لەگەڵمان هاوکارن لەبەرەوە شتێکی بۆ جۆرە من گوێ لێ نەبووە کە مقاتعی کۆبوونەوە هیچ پێشنیازێکی کرد پلاسخاردکەی هەندێک دەڵێن گوایە مانگی 5 ساڵی داهاتووتێتی بە ئەو کاتە ئینتیخابات بکرێ ڕۆژی هەڵبژاردن هیچ پێشنیار هیچ بەروارێک هیچ وادەیەکی پێشنیار نەکرد لەبەرەوەی ئەوەی واقعی جارێ ئێمە لەسەر کۆمەڵێک خاڵ پێویستمان بە سازان هەیە هەتا نەگەیتە سازان لەسەر ئەم خاڵانە و نەگەینە دەرچەیەک بۆ تێپەڕانی ئەم لەمپەرانە تۆزە قورسە وادە دیاری نیگەرانێکی لێ چی بوو وێنێکی کۆبوونەوەکە بێبەرهەم بوو خەمی ئەوە بوو وەکوتم کە بەو شۆخۆ هاتبوو کە ئەم کۆبوونەوە بڕیاری تیا بدرێت و وادەکە دیاری بکرێ هیوای خواست لە داهاتووە و ئەو پێشدیارەش هەر لە هیدی ئەوە هات کە ئێمە وادەما زۆر لە بەردەستنیە و هەتا بکرێت تا سەرەتای مانگی داهاتوو بگەینە ئەنجام باشە بەس باز کرد لە کۆبوونەوەکەدا باڤڵ تاڵەبانی قسەی کردووە جگە لە باسی انتخابات باسی وەشکرای ویکێتی بکشێتەوە لە حکوومەت ئەگەر پارەی دەرمان و خاشاک و دەرماڵی خوێنکاران دابین نەکرێت کۆمەڵە گوردەکاری لە کۆبوونەوەکە هەیە باس کراوە بەڵام تەرکیزی کۆبوونەوەکە و ئامانجی کۆبوونەوەکە بە خۆ دەزانی ئەجێنداکەی ڕوون بووە کە مەبەست لێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان باسی کرد کە دەکشێنەوە بارودۆخی هاوڵاتیان یەکێک بوو لەو خاڵانەی کە سەرجەم لایەنەکان قسەیان لەسەر کردووە کە بارودۆخی هاوڵاتیان لە ئێستادا لە حاڵێکی باشدانیە و لە گرنگە کە ئێمە وەکو لایەنەکان لە ئاستی بەرپرسیارەتیا بین ئەم دۆخەت ئاوا بەردەوامی هەبێت ئەگەری هەیە کە بەخوانەخواست بەرە و ئەوە بڕوا پشێوی تێبکەوێت لەبەرەوە لەو متەڵەقە و لە دڵسۆزیەوە قسە کراوە هەموو لایەنەکان قسەیان هەبوو لەسەرەوەی کە گرنگە ئاوڕێک لە هاونیشتمانیان بدرێتەوە ئەم بارودۆخە بەردەوامی نەبێت کە سەر بڵین باڤڵ تاڵەبانی وتی یەکێتی لە حکوومەت دەکشێتەوە ئەو باسکردنەکەی ئەوە بوو کە بەداخەوە حکوومەت لە ئێستا لە ئاستی پێویستانیە کە ئەوە تێبینی هەموو لایەنەکانە یعنی زەختکەین بۆی لە داهاتوویەکی نزیکە هەندێک لەمپەر هەیە و هەندێک کێشە هەیە چارەسەر بێت و بەردەوامیان نەبێت هیچ شەرقسەیەک دروست بوو لە نێوان ئەیکێتی و پارتی وەکو شەرقسە من ئەوەی لێ بینیم نا وەکو ئەوەی بێ بە جواب و جوابکاری شتی وا دروست نەبوو نەخێت
بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمانێ دێم وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز دوای ناوبڕەکە دێم وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕە لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی، هەمیشە نوێگەری، دیزاینی ناوازە و دەگمەن. ئەزمموونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا. دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا. جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین. لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە. تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە، هەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەندی نییە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاکتۆر سەبارەت بە ناکۆکی شەیە سەبارەت بەوەی سەرەتا یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە پاشان کۆمیسیۆن کارا بکرێتەوە یاخود وا باشترەکامیان پێشتر ئەنجام بدرێن هەروویان بێکەوە؟ بەڵێ لە کۆبوونەی ڕاوێژکاری بەرپرسی دەستگای هەڵبژاردنەکان بەڕوونیەوە وترا پێشنیار کرا بە کە با ئێمە یەکەم جار کۆمیسیۆن کارا بکەینەوە دوایی یاسای هەڵبژاردن تێناپەڕێنین تا سازانی لەسەر نەکەین. بەڵام بەداخەوە یعنی ئەمە بە هیچ جۆرێ قابلی قبول نەبوو چونکە هەڵبژاردن و کۆمیسیۆنی دوو دیوی یەک دراوە. یعنی ئەمیان پەیوەندی بە ئەوەیە هیچ پێوەندی جیاوازیەکیان نیە چونکە ئەگەر تۆ کۆمیسیۆنت کارا کردەوە بڕیارە دەی و جێبەجێیەکە کۆمیسیۆن مکەلەفە بێ بەوەی کە بڕیاری سەرۆکایەتی هەرێم جێبەجێ بکە. ئێمە ئەو بڕیاری کە سەرۆکایەتی هەرێم دەری کرد کە یەکیدا هەڵبژاردن بێگەر کۆمیسیۆن کارا بووە ئێستا بەڕێ کرابوو. ئیتر یاسا تعدیلە بوو یان ئەبوو کۆمیسیۆن مکەلەف نەبوو بۆی کە یاسا تعدیل بکات. جگە لە پارتی لایەنەکانی تر دەیانەوێت سەرەتا یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە؟ هەردووکیان بەیەکەوەن. یاسا هەموار کراوە کۆمیسیۆنی بڕیارە هیچ کێشەی نییە. کۆمیسیۆن یەک بڕیارە کە ئەدرێ لەلایەن خودی سەرۆکایەتی پەرلەمان تەنیا سەرۆکایەتی پەرلەمان بڕیار ئەدا کۆمیسیۆنی باڵای سربەخۆیی هەڵبژاردنەکان ئەمە بەردەوامی پێدا بۆ ساڵێتر بۆ 2 مانگتر بۆ 10 مانگتر و کۆتایی پێێت. تەنیا ئەمەیە هیچ سە لەسەر یاسا و ناوەڕۆکی ناکرێت. بڵێن ئێستا و داکۆکی ئێوە ئەگەر یاسای هەڵبژاردن هەموار کرد بۆچی یاساکە خەلەلی چییە؟ یاساکە کۆنە بەکەڵک نایە چییە؟ خۆی ئەسڵی ئەم یاسایە کاک حەکیم ئەم یاسایە 30 ساڵی ڕابقە دانراوە. یعنی 30 ساڵ ئەم یاسایە دانراوە 7 جار هەموار کراوەتەوە. هەر یەکێتی و پارتی خۆیان 6 جار هەمواریان کردوێتەوە کە ڕەنگە لایەنەکانی تر هەراگەیان لەو هەموارانە نەبوو بێ. حوتەمی قسەی زۆرتری لەسەر کرا کە سیستەمی گۆڕی لە شەشەم و حوتەما گۆڕا بە نیمچە کراوە بۆ جۆرە کۆمەڵێک خاڵ زیاد کرابووی. بۆیە ئەم یاسایە لە هەرێمی کوردستان یاسایەکی بەسەرچووە یاسایە کە یەک ناگرێتەوە لەگەڵ هیچ پێشکەوتنێکی سەردەما و هیچ یاسایەک نییە لە دنیا بەم شێوەی هەرێمی کوردستان بێ یاسایەکە کۆی یاساکە بەسەرچووە. بەڵام
ئێمە پێشنیاری ئەوەمان بوو خۆزگایە هەرێمی کوردستان بکەوتایەتەوەی کە یاسایەکی تازەی دانایە و هەرێمی کوردستان جێی بگرتایە بۆ ئەوەی کە بگەڕایە باشترین یاسای جیانی بێنایە بیخستایە ئەم خولەی پەرلەمانی کوردستانی پێبەڕێەوە ببردایە بەڵام ئێمە داواکەی ئێمە یعنی داوای ئەم لایەنانە کە داوای هەموارەکەن پێویست بوو پێشوازی لێ بکرایە کاک حەجێ من ئەمڕۆیش وتم لە چەند لێدوانێکە پێم سەیرە ئەڵێن ناکۆچی نێوان لایەنەکان پێم سەیرە لایەنەکان ئێمە لایەنەکان کە ئەڵێن کاکە با چاکسازی لە یاسای هەرێمی کوردستانە بکەین ئەمە بە ناکۆچی لە یەکە درێتەوە ئەمە پێویست بوو پێشوازی لێ بکرایە لەلایەن دامەزراوەکانی حکوومەتی هەرێم هەم سەرۆکایەتی هەرێم هەم سەرۆکایەتی پەرلەمان هەم سەرۆکایەتی حکوومەت و ئەمە لەلایەن کۆمەڵگەی مەدەنیەوە پێشوازی لێکراوە بۆیە یاسای پەرلەمانی کوردستان کە ناتوانین یاسایەکی تایبەتی بۆ دابنین ئەڵێن کاتەکەی زۆرمان نەماوە کاکە هەموارەکەی 6 مادەیە 6 مادەی ئاسان یەکەم مادەیان ئەڵێ هەرێمی کوردستانی ئەەکەیم یەکەکە لە ئاکە بین ئەیکەین بە چوار ئەیکەین بەسییان هەر ئەوەیە بۆ دمونە ئەیکەیم ڕێکەکەوین بەڵام یەک نەبێ ئەمە هیچیان پێکاتەکان تۆمارەکان یەک خاڵی بۆ زیادەکەین تۆمارێکی تایبەت بۆ خۆیان نەبێت کورسەکانیان ئەم پێشنیاری شەیە کە کورسەکانیان دابەشی بازنەکان بکرێەوە کارەکەشی چیەوە کارەکەی ئەوەیە کاکە پێکاتەی مەسیحی لە سلێمانی شەیە پێکاتەی تورکمان لە سلێمانی شەیە وەک چۆن لە هەولێر و دووەکەیە لە سلێمانی شەیە پێویستە تورکمانەکانی دەڤەری گرمیان کە لە کفرین زیاتریان نوێنەری خۆیانیان هەبێ و مەسیحەکان پێکاتی ئەرمەن و ئاشور لە سلێمانی نوێنەری خۆیانیان هەبێ و هەروەها خاڵەکانی تری کە زۆر بەسیتن لەوەی کە دابشکاریەکە چەند کورسی بۆ سلێمانیە چەندی بۆ هەڵەبجێ چەند بۆ هەولێرە چەند بۆ دووەکە یعنی شتێکی زۆر کەمە کاک حەکیم ئێمە لە کوردستان ئەزمموی ڕابردوو دەری خستووە ئەم لایەنانە ویستی بێت یان یاسایەک تێپەڕێن بە 24 ساعت کۆتاییان پێێناو ئێمە لە چەند مانگی ڕابردوو کاکە یاسای نەوت و گاز لەگەڵ ئەو هەموو تەحەدیە ئاڵنگاریانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بووە هەموار کراوە لە پێناوەی کە کەسێک زیاو بکرێ بچێتە ناو دانیشتنەکانی یاسە ئەنجومەنی باڵای نەوت و گاز لە هەرێمی کوردستان بۆیە یەکەم پێم سەیرە بە ناکۆچی لە یەکە درێتەوە پێویست بوو پێشوازی لێ بکرایە بە خەمخۆری یعنی دەسەڵات لە هەرێمی کوردستان بە خەمخۆری پێشوازی لەمە بکردایە کە لە خەمی ئەوانی هەڵبژاردنێکی پاک و پێگەر ئەنجام دێن کاکە خەڵک بێهیوا کراوە ئەوەنەی ساختەکاری کراوە لەم هەرێمە ئێمە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش ساختەکاریەکان ئەوەنە زۆر بوو هەولێر دووەمی هێنا لە سەراستی هەموو عێراق کە زۆرترین دەنگی دووباری تیادرا بوو ئەم شتانە هەمووی بەداتەوە ئامار لە ڕابردوو تۆمار کراوە ئێمە ئەمانەوێ یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی ئینجارە جیاواز بێلەوانی پێشوو فەرموندە سەڵات لە هەرێمی کوردستان جیاوازەکان تانەخینە بەردەست بەگوێمان بکەن سپاس دەکەم دوای دێمەوە لەسەرەوەی کە خەڵک چۆن ئاژبێتۆر لەگەڵ هەڵبژاردنیش کاک یاسینەکە شتێک دەبێ لەسەر یاسای هەڵبژاردن شتێکت مابێ ئەگەر نا لەسەر ڕۆژی هەڵبژاردن سەرۆکی هەرێم دەبێت ڕۆژەکە دیاریکرا و هیچ مەعویدێکی شەیە بۆ نمونە هەندێک پێشنیاسەن گوایە مانگی 5 ساڵی داهاتوو یان مانگی 6 ینی کاتەکە دیارەکەی دەکرێت وڵا پێم خۆشە جارە لە یاساکەەوە دەست بکەم دیارە ئەم دەقانی کە هەیە دەم دەقە یاسایانی کە هەیە هەمووی دەقی جوان و با بڵێم یاساییە و نووسراوەتەوە بەڵام بەداخەوە کە دیتە سەر بواری جێبەجێکردن ئیشکالەکە لە بواری جێبەجێکردن هەیە و هەموو ئەم پێشنیارانی کە هەیە بۆ هەمواری ئەم یاساییان بۆ ئەو یاسایەکی نوێجێ ئەم یاسایە بگرێتەوە هەمووی لەوە سەرچاوی گرتووە جەنابەت لە ڕابردوو شایدی ئەو حاڵە بووی بزنەوەی گۆڕانی شەکە لەو لایەنانەی کە زۆرترین زەرمەندی دەستی ئەم یاسایە بووە لە هەڵبژاردنەکانە زۆرترین تەزویری بەم یاسایە لێکراوە هەم یەک بازنیەکە و هەم ئالێتەکانی ترکە هەیە بە نمونە دەنگانی تایبەت کە یەکێکە لەو بژاردانی ئێمە داوامان کردووە و هەر یەکە لە بەرەزان کە دکتۆر لەوێ بووە هەم کۆمەڵی دادگەری و هەم یەکگرتووی ئیسلامیش هاوڕامانن کە ئەم سەقامگیری لە هەرێمی کوردستان هەیە بەڕاستی لە ئاستێکایە پێویست ناکات تۆ ڕۆژی دەنگانی تایبەتت هەبێ
هێزەکان لەو ڕۆژەیە دەنگ بن دەنگدانی تایبەت نامێنێ ئەو پێشنیاری ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان و با بڵێم هەری ئەم سێ لایەنەکە ئەو پێشنیارەمان کردووە بەداخەوە لە ڕابردووە یەکێک وە لە دەرچەکانی تەزویر یعنی بە خۆ دەزانی هێزەکان دابەژون بەتر دوو لایەنە و زۆرترین زەخت و زۆریان لەسەر بۆ لەسەر ئەوەی کە بەشداری پرۆسی هەڵبژاردن بکەن و بە بەڵگەوە مەسەلەن بۆیان هێناوین کە کەس هەبووە زیاد لە چەند جارێک دەنگی داوەتەوە پێشنیارەکەی ئێمە ئەوەیە ئەو بەشەی کە لە ئەرکە ئەبن ئەو بەشەی هێزە ئەمنیەکان کە لە ڕۆژی هەڵبژاردن لە ئەرکە ئەبن کۆمیسیۆن چۆن میکانیزمی دۆزیوەتەوە بۆ کارمەندانی ڕۆژی دەنگان کە لە سەعاتەکانی یەکەمی دەنگدان پرۆسەکەیە لەو بنکانی کە ئەرکی تیا با بڵێن چاودێری سندوقەکانەکەن یا بڵێن سەرپەرشتی سندوقەکانەکەن لەوێ دەنگی خۆیانەدەن ئەتوانرێت بە هەمان میکانیزم ئەمەی هێزە ئەمنیەکانیش لەو کاتەیە چارەسەر بکرێت و ئەو ڕۆژە تایبەت نەکرێت بە دەنگانی تایبەت کە ئەمە یەکێکە لە دەرچەکان وەکو وتم کە ئاماژەمان پێەیە بەداخەوە یەک حاڵەتی تر کە جەنابەت لە کاک دکتۆری شەپرسی بابەتی یاساکە و کاراکردەوەی کۆمیسیۆن بوون بە تەواوکەری یەکتر بەداخەوە ئێمە لە نێوان لایەنەکان جۆرێک لە نەبوونی متمانە هەیە متمانە لە نێوان لایەنەکان نەماوە ئەمەش گرنگە ئێمە بەدەر لە بەژۆندی تەرکی یعنی تەسکی حیزبایەتی بیری لێکەینەوە لە پێناوی هاونیشتمانیانە بگەینە ڕێگەچارە بگەینە چارەسەرێک ئێستا وای لێ هاتووە پرۆسەکە مەسەلەن ئەگەر یاسا مەسەلەن کۆمیسیۆنەکە کارا بکەیتەوە زەمان چییە مەسەلەن تێبپەڕێت و لایەنێکی دیاریکراوە با بڵێن پارتی دیموکرات زۆرینەی پەرلەمانی بەکارنێنێت و هەڵبژاردن ئەنجام بە هەر بۆ یاسا کۆنە بەداخۆ ئەم دردۆنج و بێمتمانەیە نەڕێویوەتەوانێ گرنگە لەم ماوانەی داهاتووە کار لەسەرەمە بکەیت کە متمانە دروست بێتەوە لە نێوان لایەنەکان بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە ئەگەر ئاماژەی پێ بم وەکو بزوتنەوەی گۆڕان ئێمە هەمیشە لە لای بزوتنەوەی گۆڕان استراتیژ بووە لە بەرنامەی سیاسی بزوتنەوەی گۆڕان یەکێک لە ئامانجە باڵەکانمانەوە بۆ کە پرۆسی دیموکراسی بە شێوەیەکی تەندروست بڕوە لەم هەرێمی کوردستان و لە عێراقیش هیچ بیانوویەک نەبێتە لەمپەر لە بەردەم پەکخستنی پرۆسی دیموکراسی و پرۆسەکانی ئەنجامدانی هەڵبژاردنە نیشتیمانیەکان لە ماوەکانی ڕابردووش ئێمە هەڵوێستی خۆمان ڕاگەیاندووە بەڵام بەداخەوە کەوتوینەتە واقعەکەەوە ئێمە وەکوتم ساڵێک و چەند مانگێک پێش ئێستا ساڵێک و 5 مانگ پێش ئێستا ئێمە یاسامان پێشکەش کردووە پرۆژه یاسامان پێشکەش کردووە بەڵام گوێمان لێ نەگیراوە ئەم واقعی ئێستش هەیە ئێمە هیوادارین هەموو لایەنەکان بە جارێکی لە خۆ بردووانەوە بەدەر لە بەژۆندی تەسکی حیزبایەتی بیل لەوە بکەینەوە بگەینە ڕێگەچارە و بگەینە دەرچەیەک بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە و هەرچی زووترە بگەین بۆی کە وادەیەک بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی دەنگ بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان نادن خۆتان دیارە ئەوە بڕیارە لای بزوتنەوەی گۆڕانە و جواتی نیشتیمانی باڵاترین دەسەڵاتە بۆ ئەو پرسە لەوێ بڕیاری لەسەر درێ باشە بەس سەبارەت بە ڕۆژی هەڵبژاردن بڕیار درراوە لە سێ مانگی داهاتوو دیاریکراوە بۆ کۆبنەوەی داهاتووی سەرەتای مانگی داهاتوو وەکو ڕۆژەکە بیزات دیاری نەکراوە سەرەتای مانگیدا بڕیار درراوە ئەو کۆبوونەوەی یەکلاکەرەوە بێ ڕۆژی هەڵبژاردن بەڵێ ئەم کۆبوونەوەی سەرەتای مانگی داهاتوو بە هیواین ئینشاڵڵا کە کۆبوونەوەی یەکلاکەرەوە بێت و وادەی با بڵێ ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردنیش دیاری بکرێتیە باشە بەس بە پێی پێشبینی خۆت ینی ئێستا یەکلا نەکراوەتەوە بەس پێچەکەی هەڵبژاردنەکە بکرێت ئەوە پێی یاسەدە و پێش مانگی یانزە بکرێ پێشنیازەکان چیان مەسەردەیە لە مانگی 4 و 5 ساڵی داهاتوو یاخود دەچێتەوە مانگی 9 ساڵی داهاتوو چییە؟ وەکو وەڵی ئەوەی کە ئێستا هەیە بەداخەوە وەکو باسمان کرد لە درێژەیەم بەرنمەیە لەمپەرەکان وازحن خلافەکان وازحن لەسەر چەند خاڵ جیاوازی بیرروڕا هەیە ئێمە 2 هەفتەی چڕوپڕمان لەبەردەستە بۆ هەموو لایەنەکان کە زیاتر گفتوگۆ و مناقەشەکەین بە ئامانجی لێک تێگەشتن هیواداری ئەم 2 هەفتەیە بتوانین بگەینە تەفاهومێکی مشتەرەک و بتوانین لە کۆبوونەوەی مانگی داهاتوو بە ئەنجام و لێ دەرچین ئینشاڵڵا بەس وەکو هیچ کاتێک دیارە کەی بەڕێوە دەچێ وەکو پێشبینیەک مانگی چەند وەڵاهی ناڵێن پەیوەستە بەوەی کە ئایا لە داهاتووە چەند ئێمە لایەنەکانەگەینە راپۆرتی ئەوەی کێوە مەکتەبی هەڵبژاردن و ژووری هەڵبژاردننی حیزبەکان بەرزتان کردوێتەوە هیچ وادێکتاندا نابوو بۆ نمونە هەندێکیان باز لە مانگی 4 دەکەن 5 یاخود ئەوانە دانرابوو هیچ وادەیەکمان دیاری نەکردو ئێمە نەخێر ئێمە ئەوەی کە تەرکیز بووە لەسەری ئێمە
گرنگە بەلامانەوانێ کوالیتی هەڵبژاردنەکەی هەڵبژاردنێکی پاک و بێگەر لە هەرێمی کوردستان بەرەوە بچێت. ڕۆژی هەڵبژاردنیش دەبێت جارێکی سەرۆی کرێن دیاری بکاتەوە دووبارە. باش سپاس دەکەم دکتۆر سەبارەت بە ئەوەی کە خەڵک جۆرێک لە بێهیوای هەیە لە بەشداریکردن لە هەڵبژاردن دەبێت چی بکرێت جۆرێک لە ئاژبوونەوەی خەڵک بێ لەگەڵ پرۆسی هەڵبژاردن چکۆ پێی هەڵبژاردننی عێراق لە 35 لە کوردستان بەشداریان هەبووە کەمتریش دەبێت چی بکرێت؟ کاک حەکیم چەند شتێکەیە پێویستە بکرێت. یەکەم بەرپرسانی پارتیوێچێتی ئەم حیزبانە لە هەرێمی کوردستان دەسەڵات پێویستە چاو بە خۆیانە بخشێنەوە. ئێستا جیاوازیەکی زۆری ژیان ئاستی ژیان لە هی خەڵک و بەرپرسان لە هەرێمی کوردستان هەیە. بە جۆرێک خەڵک و بەرپرسان ژیانێکی خۆش و شایانە ئاژین و خەڵکیش لە ژیانێکی فەقیر و کولەمەرگی و ناڕەحەتی ئاژی. خەڵکێک ئەڵێ من ئەگەر بەشداری دەنگدان بکەم یان نیکەم بڕۆم بۆ دەنگدانیان نیکەم منە هەر ژیانم ناڕەحەت بێ پێویست ناکات بەشدار بم. و هەروەها ساختەکاریەکێکی ترە لە پرۆسەی بێهیواکردنی خەڵک و هەروەها بێڕۆڵکردنی پەرلەمان کە بەداخەوە لە هەرێمی کوردستان هەر تااقەت نەبێ پەرلەمان بێڕۆڵەکرێ ئەمەژێکی ترە لە بێهیوایی خەڵک. ئەمانە پێویستە کۆتاییان پێبێنێ. پێویستە ساختەکاری لە هەرێمی کوردستان کۆتایی پێبێ و پێویستە پەرلەمان ڕۆڵی کارایی پێ بدرێەوە ئەکتیو بێ هەمیشە و ڕۆڵی هەبێ لەوەی کە چاودێریەکی باشی حکوومەت بێ دەسەڵات بێ لە هەرێمی کوردستان. هەروەها پێویستە بەرپرسانی ئەم وڵاتیش چاو بە خۆیانە بجێڕنەوە سەیری خۆیان و خەڵکیشکەن ژیانی خۆیان و خەڵک بکەن بزانە و خەڵکی ئەمانی کردە بەرپرس بووە هۆکاریەوەی کە ئەمان بێنەوە و بەرپرسیارەتی وەربگرنە و خەڵکە لە چه ئاستێکە ئاژین. بۆیە ئەمانە چەند خاڵێکن چەندگەرەکەن بۆ بەڕێز بازەکەی ژیانی بەرپرسان مەسلەی موچێ زیادکردنی باج و ڕسوماتە هەژاری و بێکاری زیادی کردووە ئەگەر ئەمان نەکەن خەڵک بێهیوا بێت لە پرۆسی هەڵبژاردن بۆ خودی دەسەڵاتی شەر خراپە یاخود ناڕزایەتی بە خۆپیشاندان بێ هەڵبژاردن بێ هەمووی هەر ینی پەک بخرێ بۆ دەسەڵاتیش خراپە خۆی بە دڵنیایی دەسەڵات دووشتی هەیە. یەکەمیان ترس و تۆقاندن پارە بەخشینەوە ئیمتیازات بەخشینەوە ئەمانە وا ئەکالەوەی کە بە زۆریش بێت بە هەر شێوازێک بوو بێ خەڵکی خۆیان نێرێتە سەر سنووقەکانی دەنگدان. ئێمە لە بیرمان نەچێ ئەوەی کە ناچێتە سەر سنووقەکانی دەنگدان خەڵکی ناڕازیە و خەڵکەیە کە پێی وایە خواخوایەتی بەیانی ئێستا ئەم شەو خەوی لێکەوت بەیانی ئەم دەسەڵاتە کۆتایی پێات بێ ئەو خەڵکەیە ناچێتە سەر سندوقەکانی دەنگدان. بۆیە ئێمە هەمیشە ئەڵێین خەڵک ئەگەر بیەوێ کۆتایی بەم سیستەمی حکومڕانی ئەم دەسەڵاتە گەندەڵی هەرێمی کوردستان بێنێ ئەبێ بە گوڕوتینەوە بەشداری بکە و سزای ئەمانە بدات نێڵێ ئەمانە جارێکی تر بەدیری شێ بۆ ئەوانە ئەم دەسەڵاتە خراپە بێگومان بەدیلێ بێگومان هەموو هێز سیاسیەکان لە هەرێمی کوردستانە کە کاری سیاسیەکەن خۆیان بە بەدیلی ئەم وەزع و ئەم دوێزە ئەبینەوە و ئەم دوێزار خۆیان ئەمیان خۆی بە بەدیلی ئەوەزانێ ئەویش خۆی بە بەدیلی ئەوەزانێ. بەزووکو و پێشبینی خۆت دیارەکەی هەڵبژاردنەکە ئەنجام دەدرێت چەند مانگی تر کۆمیسیۆن دەڵێ پێویستیان بە 6 مانگە هەنی دیارەکەی حەکیم هەڵبژاردن بەشێکی زۆری تەکنیکیە. دوو بەشە یاسا تەکنیک یاسا پێویستە ئامادە بێ یاسا کە ئامادە بوو تەکنیک دەست پێەکە تەکنیک کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم و عێراقیش لە تەکنیکەکانیان لە پەیڕەوەکای دیایناوە بۆ هەر هەڵبژاردنێک پێویستی بە 6 مانگی کارکردن هەیە. ئەمە تەکنیکێکە پێویستە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کاتێک کە یاسا ئامادە ئەبێ لەگەڵ جیەتی مختص کە کۆمیسیۆنە 6 مانگ ئەژمێری بە ڕۆژ بڕیاری بۆ ئەدەی و تەواو یعنی شتێکە زۆر ئاسانە و دەسەڵاتی یعنی ئەمە پێویست ناکات بێت ڕێی منی کۆمەڵی دادگەری کوردستان بزوتنەوەی گۆران فلان وەرگێ تۆکەیت پێ باشە. ئێمە لە کۆبوونەوەکانیشا جەختمان لەمە کردەوە کە تەکنیک ئەتوانێت بڕیار بدا لەسەر ڕۆژی هەڵبژاردن و یاسایش پێویستە ئامادە بێ بۆ هەڵبژاردن. کا یاسین وەکو دواوتەش سەبارەت بە هۆشداری نێودوڵەتیە بۆ پێشتر بۆ باردۆخی هەرێم و ئەم جارش نەتۆیەکەوتەکان هاوکار دەبێت و لەگەڵەوەدان بە زووی بەڕێوەبچی هەڵبژاردنەکە. بەڵێ دیارە ئەوەی کە ئەوان لەم چەند کۆبوونەوەی لەگەڵمان بەشدار بوون و پێشنیاریان بۆ کردوین هەمیشە دووپاتیان کردوەوە کە ئەوان پشتیوانێکی بەردەوامە بن
بەڵام وەکو ئەوەی کە هەندێک تەنانەت هەندێک لایەنەکان داوای ئەویان لێکردن لە کۆبوونەوەکان کە بێن سەرپەرشتی هەڵبژاردنکەن لە هەرێمی کوردستان کە ئەویان ڕوون کردووە کە ئەو دەسەڵاتیان نییە ناتوانن ڕێگەیان پێ نادرێ بێن و ئەو بکەن و هەر بەپێی دەستوریش لە عێراق ڕێگە پێدراو نییە کە لایەنێکی دەرەکی سەرپەرشتی هەڵبژاردن بکە بەڵام وەکوتم بەردەوامە بن لە چاودێری هاوکار بڵێن بەڵێ تەواجودیان هەیە لەم کۆبوونەوە فەنیەکانیش کەوتم دەست پێەکەن و ئەو لیژنە تایبەتمەندەی سەرۆکاتی هەرێم کە پێم وابێ لە سەرەتای ئەم هەفتەیەوە دەست پێکات و عفو لە سەرەتای هەفتەی باڵێ ئایندەوە دەست پێکاتەوە بەردەوامە بن لەگەڵمان بەڵێ سوپاسان دەکەم سوپاس بۆ ئامادەبوونتان زۆر سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ